پاکروانێکی دیژی پاکروانی ڕۆژاوای کوردستانی لە دەڤەرا زمار و لە گوندی حەموکولو تەڤلی رێزین پاکروانان دەبێ. علی شێخۆ یەکۆ دە ساڵە 1994 لە باژاری قامشۆ ژێدایک بووە و لە پارێزگەها حەلەبێ ژیانە خۆ بەردەوام کردە و نزیکا 3 ساڵ و نیڤە ناو رێزین پەکەکێ لە دەڤەرا جیای کارمایە و پیشی ئێریشکردنی داعش لەسەر دەڤەرا مووسڵ تەڤلی هێزین پێشمەرگا بوویە و دپاقشکردنا گوندی حەموکولو خانیکەک هاتیە تەفجیرکردن و تێدا علی شێخۆ ژیانە خۆش دەستدایە. دەستپێکەوە ساڵم چونە ملی سەدەیان بێن سەدێرام چون سە گوندمە هجوم کردمە گرتن دسێ گوندوەران بێن گوندێک شێخالۆ تێدا ئاسە بووم چونەوەی گوندێژی مەگرت ئەس بووم علی شەهید بوو عەقید دەنگداری بوو ئەم حارسیام چونەوە گوندان ئەم بێ مەسەلا شادەتە ئێvê داوێ هاتە چێکردن یعنی ئەف گوندێکی مەژێ گرتیا و ناوی گوند حەموگولۆیە ئەو گوندێ مەگرتیوان بێ ماڵێکی دە تینتی هەبوو مەچووێت تینتی مێزە بکەن هاتە دەری هاتە ڤەکران بێن وسە هاتە تاقاندن وسە شادەت هاتە چێکردن. پاکروان علی شێخۆ پشتی دەرباسبووناوی لە باشووری کوردستانê ji aliyê binamala Osman Xalid ve hatiye pêşwazîkirin û di nav mala wan de hatiye xwedîkirin û behiya Pakrovan Alî Şêxû hatiye lê derxistin ji aliyê wê binamalê ve. Piştî hatina her du hevalên me pêşmergeş axa Sûriyê piştî wê radgehînin ke grupa teroristiya Daeş bû ser axa Herêma Kurdistanê ke hestê da wanê netewatiyê zêde بۆ یەکی ئاخا هەرێما کوردستانی بکەن پەیوەندی ماڵم دیندار عوسمان کردن کە فەرماندەیەکی پێشمەرگەیە لەسەر سنووری ئەف هەردوو هەواڵە بوو ماوەی دو هەیڤا پێشمەرگاتی لێو کە ناف ماڵە مەدەنەژە بەس یاش وێ هەمیە نەخۆشتر کە هەواڵی پێشمەرگەی شەهید کە عەلیە عەلی شێخ موسا کە ماڵاویژێک فڕۆکی جەنگیت سووریێ یە هاتیە بردبانکردن چوو کەسێ خواژن یا لا ماژ کەسی وێ ئەم بین و ناف ماڵە مەدەوی بوو ماوەی دو هەیڤا يعني أبروكا أم بيت حسن يعني براق ما يشهد بيا براق ما يشهد بيا هم التزامات ديت يتبهي ويتعودي الرسمات بشارتنا ويجك مهمية بيكيناينو أم كلاي بيخمبارنو خد تعالى إن شاء الله بحشتا برين إن شاء الله شاد بكت. ودقل بارتيا ديمقراطي كردستاني سوريا وجيجو أوجي بجدارات في بهية ده. أم بنابي لقى بهدينات فرعي زاخو وهم سرفراز نيرو بشهيد إخوة شهيد علي شيخ موس شهيد أم دبينين شهيد هرشا بارشي كردستانيا بلاد دجمنة مزانبه كو سينوري كو دانين وأبكي الكي دانين حد الجمنينا وأم سرفراز نجي كو أف شهيد إيرو دبر خاكا كردستاني دا وكو خبخش وتيبتيك خاص أف شهادت جي نوكو وكو عسكرك وري خواستن وبيع عسكريه شهيد بنا اف راشتيه تفنقا خو ديتي واجبك وي قومي دبر خاقا خدا كو شهيد كت تبليبونا باكروان قدين جي باكروان روجاواي كردستاني دناف رفن باكروان جو بخوينا خويا بيروز برافانيه دكن دبر خاكا هريما كردستاني دا ديجيوان تشتين تدرو لدفر ازمار بو برنامج ارك جميل اوسي دفر ازاخو